بەڵێ مامۆستا سڵاو لە تۆ لە بینەرانی بەڕێز بێتن. دیارە بەهۆی پێنەدانی بەشەنەوت بە هاوڵاتیان و هەروەها بە قوتابخانە و زانکۆ و پەیمانگاکان لە سنووری سۆران بە حکمیەوەی ئەم دەڤەرێکی ساردەوە پێویست هاوڵاتیان و قوتابخانەکان و زانکۆکان پێویستیان بە دابینکردنی بەشەنەوتێکی باشە بێتن. ئەمڕۆ ژمارێک لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە قەزای سۆران بە نیازی گربوونەوەن لێرە ئێستا بەشێکیان هاتوون، بەڵام گربوونەوەکە تاوەکو ئێستا دەستی پێ نەکردووە. من بۆ زانیاری زیاتر و هۆکاری گربوونەوەکان ئەچمەلای بەشێک لەو چالاکوانانە. کاک محەممەد سڵاوت لێبێتن، هۆکاری گربوونەوەکەتان ئەمڕۆ بۆچی ئەگەڕێتەوە؟ بەڵێ وەک دیارە لە ئێستا و لە ساڵانی ڕابردووش بەشەنەوت بەسەر هاوڵاتیان کەم دابەش کراوە، بۆیە ئێمە وەکو سەکۆی گشتی ڕێکخراوەکانی سۆران و دەوروبەری سۆران بە حکمی ئەوەی سۆران و دەوروبەری شوێنێکی شاخاویە، بۆیە دەکرێت حکوومەت ساڵانە دوو بەرمیل نەوت بەسەر هاوڵاتیانی ئەو شوێنە دابەش بکە، جیاوازە لەگەڵ شوێنەکانی بۆ نمونە هەولێرەوە. بۆ ئێمە وەکو ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی و سەکۆی گشتی ڕێکخراوەکانی سۆران دەوروبەر بە پێویستمان زانی ئەمڕۆ ئەو گربوونەوەیە لە ناو شاری سۆران ڕێک بخەین بۆی فشار بخەینە سەر حکوومەت.